بەنای خوای گەورە و میهرەبان وڵاو سەفەرەی ما ئەساسەکەی لەوەی هات مەرکەز ڕەواق سەردانێکی کوردستانی کرد دوای هات سەردانی ئێمەشی کرد جەماعەت هەندێک لێرە بەشدار بوون لەو دانیشتنەی دیارە کە چوونەوە تەماحگیری ئەوەی بوون کە ئەوانیش داوەتە چێمە بکەن بەڵام لە ڕاستدا ئەو پەیوەندیە زۆریان لەگەر ئێمە نەبوو لەگەر مرکزی دراساتی شرق الأوسط ناوین لەگەروان زیاتر هەبوو لە ڕێیوان ئەو داوەت نامەیان لە بۆمە نارد پێشترێش نوێنەری تەیاری حیکمە محەممەڕ الحەکیم سەردانی کردین گوتی ئێوە سەردانێکی بەغداتان هەیە پێمان باشە سەردانی عەمار الحەکیم بکەن گوتمان زۆر پێمان خۆشە ئەمەش تر سەردانەکە ئێمە چوینە بەغدا ئەساسەکەن لە بۆ ئەوەی بوو مؤتەمەرێک بوو لەسەر قەزەی کورد لەوێ پانێڵێکیان لە بۆ مەدانا بوو پانێڕەکە زیاتر ئەوەی ئەوجارە هەستمان پێکرد مەراکزی دراسات و ئەوانە بوون کە لە حکومەت دیاربوون نزیک بوون ڕئیس جامیعەکان و ئەوانە هاتبوون ئەمە جارشکە حیواری کوردی و عەرەبیمان کردبوو پێدیان مەعارەزە بن حیوارەکە ئاسان بوو ئەو جارە ئەوها ئاسان نەبوو یعنی هەموو شتەکیان قبول نەبوو بە تایبەتی کە باسی ئەسلی کوردستانمان دەکرد و کوردستان لە عێراق بەقووەتر بووە و جارکە قسانەمان لە بۆ چوو بەسەری ئەو جارە بەو دەرەجەی لە یعنی لە گفتوگویەکان زۆریان هەتا تەنانەت یەکەچیان مرکزەکە ئینسیحابی کرد لە گفتوگویەکە بەڵام ئەوانتر مانەوە ئەوەی نوێ بوو تەرەحمان کرد لەوێ باسیەوەمان کرد کە ئیسترکاتەوەی داهاتی هیچتر مستەلەحی المشكلة الكردية نهێلین بەسە غەڵەتە ئەو مستەلەحە کورد مشکلە نییە نە لە عێراق نە لە سووریا نە لە تورکیا بەڵکو ڕاستیەکەی ئەوەی عێراق مشکلەیە سووریا مشکلەیە تورکیا مشکلەیە یعنی ئەوانە مشکلیان لە بۆ کوردی داهێنە کە ناوی ئێران ناینین شتەکەیە ئێران هەبووە و ئێران لە چوارچێوەی تەقسیماتی شەرق الأوسط دانا بووە سایکس پیکۆ ئێرانی نەگرتەوە سیڤەر ئێرانی نەگرتەوە لۆزان ئێرانی نەگرتەوە ئەوانە نەبوو لە بە هەندێک ناتوانین لە ڕووی قانونی ناوی ئەو بینین دەناویش عینی شتە یعنی ئێرانە مشکلەیە لە بۆ کوردەنا کەینە کورد مشکلە کورد لە شوێنی خۆی لە خاچ خۆیتی ئەوان هاتینە ئەو مەوزوع ئەمان هەر جێراوە گوتمان لێرەوە هەوا با ناوی لێنین مشکلە العێراقیە بەڵام کورد ئەگەر ناوی کوردێنی دەیبرێ قەزیە کوردیە نەک مشکلە کوردیە چکە شتانەوە یاسا ناسەکان لێرن معنای خۆی هەیە کە گوتت قەزیە کە دەرەی شەعب کە دەرەی مشکلە ئەوان هەموو معنای خۆی هەیە لەوەی مناقەشێکی زۆر لەسا ئەوەی کرا ئەوان مهتەم بوون بە ئەمنی قەومی ئەمە گوتمان هیچ مانعمان نییە ئەمنی قەومیش بێتە گۆڕێ بەڵام ئەمنی قەومیەک مەبادیەکی وا دابڕێژرێ کە شمولی هەر ئەوەی بکەن نەک ئەمنی قەومیەک تەمەشای بکەین وەکو جاران ئەمنی قەومی عەرەبی بچکە دابەشمان گوتمان ئەمە وای تێدەگەی ئەمنی قەومی لە عێراق بە سێ قۆناغدا تێپەڕی ئەمنی قەومی لە سەردەمی مەلەکێتا تەئسیسەتا 1958 ئەمنی قەومیەکی باش بوو بەڵام ڕەنگی نەدا بۆ سەرواقع لە پاش 58 تا 2003 ئەمنی قەومی نەبوو ئەمنی عەرەبی بوو و باشی ڕەنجی دابەوە و کورد تێیدا تووشی گەورەترین کارەساتی تاریخ بوو هەرچی لە پاش 2003 ئەمنی قەومی لە ڕووی نەزەری زۆر بە قووەتدان نەڕژای بەڵام ڕنگدانەوەکەی لە واقع زۆر باشە لە بۆ کورد ڕاستی ئەمە لەوێ ئەومان نەگۆ ئەمە کورد ئەوەندە لە وەزعی باشدانە بەڵام لێرە کە حەق خۆیتی چکە ئێستا ئەمە ئەگە عێراق بەراورد بکەین وەزعی ما لەگە پارچەکانی تری کوردستان ڕاستی ئێمە زۆر لە وەزعی باشداینە بەڵام ئەمە دەبی لە بەغدا هەر برین ئەمە ئەوەندەش کەمە لە بۆمە لە بەهەندێ ئەمە باسی تاریخەکمان کوردستانمان دەکرد کە کوردستان لە سیڤەر لە ئیتفاقی دووەلی ناوی هاتیە ناوی عێراق هەر نەشاتیە بە ناوی میزۆپۆتامیا هاتیە ناوی کوردستان لە بەشی سێم هاتیە ئەو لە مادەی 95 و ئەوە هاتیە یعنی ئەو فەزڵەی دەدەینە کورد وەبی قەردار بن هەست بۆی نەکەن هەموو ڕۆژەیەکان برن هانگۆ لە لێرە چکە دەسەڵاتداری کورد گەرە زەعیف بووە لە بەغدای سەدێمە سەری ئێستا قسەی ڕاستی ئەو قسە بڕێک ناخۆشە ئەگە تەرجمەی
عربی وانە بکرێ بەڵام ئەگە هەر بە کوردی بی ئەخوێ کوردەکان تەرجمەی نەکەن ئەو ئەمە مافەی ئەمە لێرە هەیتمان و ئەوەی لە بەغدا دیتمان و ئەوانە سەتادا پازدا بیستی بدرێتە کوردی تورکیا هەفت ڕۆژ شای و دۆرە زۆرنا دەکەن و تەقەک نامینێ لەوێ ئەو نسبەیە بدرێتە کوردی سووریان کوردی تورکیا و لە دەستور تۆمار بکرێ و ڕئیس جەمهورت هەبی و نازانم چ هەبی بە حەیاتی کورد لەوێ مەتاڵی بەشکەی ناوی سەتا بیست ئێمە ڕاستی ئەو وەزع باشەمان هەیە بەڵام شتەکێ پیاداتی ئێرە ئەگە وەسفەکی باشیان بکەین هەتا ئێستا بەڕوانگەی شۆڕش و حرەکەی تەحەڕوری کوردی تەعامل لەگە واقعەکەیت کاتێک ئەمە تەجاوزمان کردیا ئەمە بەرجەستە بووین لە حرەکەی تەحەڕوری کوردی دەرچوینە بووینە بەرجەستەی ئیدارە و دەوڵەت و لەسەر ئاستی دووەلی وا ئەوەمان هەیە بەداخەوە پێدەچی دەسەڵاتی کوردی لەوەی مەبەستی خۆی هەبی حەزی لێبی ئەمە لەوێ وا تێگەیشتین فاسیدەکانی کوردستان و فاسیدەکانی عێراق زۆر ڕێکن هەردوو لە حەزیان لێ ئەو مشکلانە ناوی لێ بنن مشکلەی گەورە و عالیقە و حەل نەبوون و قەومی و ئەو شتانە و بگەڕێنەوە سەر مڕەبعەکانی ئەوەل مەسلحەتەکیان لەگە یەکتر هەیە ینی لەو ئەوەی دەبی ئاگامان لێبی ئاچی ئەمە دەمانەوێ مەسەلەن کوردستانی خۆمان بکەینە چەترەک لە بۆ پارچەکانی تر قازانجی لێ بکەن کە مەجای قازانجکردنی لێ هەیە ئەو لە کۆنفرانسەکە لەو گفتوگۆی ئەوە بین نقطەی زوعفیمە لەوێ نە تاریخ بوو نە حرەکەی تەحەڕوری کوردی بوو نە ئیسرائیل بوو چکە ناوی مۆسادیشیان هینە ئەو جەماعەت لێرە دانیشتنە ئەمە جوابمان چ بوو چۆن چ جوابێکمان دانەوە لەوەی بەڵام کە باسی ئەو دەسەڵاتی دەکەن باسی ڕێفراندۆم دەکەن باسی ڕاتب دەکەن باسی دزی و باسی راپۆرتی نێودەوڵەت دەکەن بەڕاستی زۆر وەزعیمەی تێکدا بوو لە هەموو جێیەکان زەندەقمان چوو بوو دەباوی برین خوایە مەولودە شتەکەین بەس ئەو ناوانەمان ڕوبەڕوو نەکەنەوە یان دەسەڵاتی کوردی جێی شانازی نییە زۆر بەداخەوە بەخۆشیان چاک دەزان کە دەستنە بەغدایە چەند زەعیفن چکە هەندێکیان لە بۆ باس کردین دێن لەوێ چلن یەک باسی کورد و کوردایەتی و کەرکووک و نازم ناوچەی دابڕێنا و پەرکانە و فلانجی هیچ نییە ئەو مۆزانە تەنها پارەیە و دۆلارە و بانکە و هەژماری منە و ئیتر دۆلاری دەرەوە یعنی مەسلحەتی فلان کۆمپانیا و کۆڕک و ئاسی ینی ئەو شتانەیە ڕاستیەکەی زۆرەوەی لەوێ سەردانی عەمار حەکیمیان لە بۆ ڕێگەی خستین چوی نوێندەرێ ڕاستی عەمار حەکیم زۆر کەیفی بە کوردێ زۆر ینی تا ڕادەیەک معلوماتی وردی لەسەر ئێرە هەبوو ئەمەش داوایەکمان لێ کرد گوتمان وڵی ئەمن ئەو داوام لێ کرد دکتۆر ڕعدیش داوای تەوتینی لێ کرد ئەمە داوامان لێ کرد گوتمان باپیرەت فتوایەکی گەورەی لەسەر کووردا عایلەکەی خۆتان عەرەبیش هەتا عەرەبی کە ڕچی لە ئێوەش دەبتەوە سوودەکی زۆری لەو فتوایە دیت لە ئینتیفازەی ئەمە نمونوان لە بۆ هینەکە ئەو هەموو زابتوانە هەموو هەردەیان گۆ ئەمە بنەمارەی ئەوانەی و قوتار دەبوون ئێستا کاتیتی وەرە سەر لە نوێ ئەو ئەبدەیتی ئەو فتوای بکەوە بە خۆت فتوایەکی بدا برادران تێبینیشیان هەبوو گوتیان ئەتو گوتت جورئەتت هەبی بالفعل گوتم جورئەتت هەبی وەرە برێ کەرکووک کوردستانیە هەتا 100 سال کەس قازان لە بۆ خۆت و لە بۆ عەرەب و لە بۆ نەوە حەقیقەتە تاریخیە کە دینی ئیسلام لەسەر واجب دەکا بیری بڕەچی گوتی ئەگەری چۆنە برێم کەرکووی کەرکووچەکەنە گوتمان ئەوەش باشە ئەوە حەقیقەتێکی جزئیە بەڵام چمانی عکێلی بترسی کە کەرکووک کوردستانی هەموو وەسایقەتی جغرافی دەری تاریخی دەری ئەتلەسی دەری حتا عێراقی لە بۆ دەینین کە کەرکووک کوردستانی ئەو مۆزوعە تأسیری لێکرد بەڵام ئەمە قەنەعەتمان نییە بە دانیشتنەچوە ئەو مۆزوعە گەورە بتوانی بکاتە فتووە بەڵام ئەگە سەرکردایەتی کورد واز لە مەسلحەتی پیس و چەپەری دۆلار و مۆلار و شەریکات بینی و یەکێتی زانایان لێرە ئەوەندە حیزبی نەبی و زانایانی کورد بچن بە پرۆژەی گەورە ئەمن دڵنیام ئەو ئیشە سەرکەوتو دەبی ئەو فتوایە لەسەر کەرکووک درەوە فتوایش بدرێ کەرکووک هەتا دنیامایە ئیسراحەت دەکات چکە یەک فتوای سیستانی هەیە لەسەر فیدرالی یەک کەس تازە ناوێری دەستوریش نەمینێ ناوێری تەجاوز بکە ئەتو وەک بڕێ خەزێنە و وەسیقەی زۆر گەورە دەستکەوتووە کە سیستانی ڕێی لەسەر فیدرالی دایە چکە بەخۆ دەزانی ئەو حکامی ئێستا ئەو فتوایانە لای ئەوانە زۆر گرنگە بەڵام ئەگە دەسەڵاتە گۆڕە فتوای سیستانی ئەوانەوە بە هیچ ناچی هەینێ ئەوە جودایە
ئەمە تێگەیشتینە لەو دیدەنانەمان ئەو برادرانەی هەولێر دەسەڵاتی هەولێر کە احتیمامیان بە قەومی عەرەبیەکانی عێراقدایە ئەوەندە سوودەی لە بۆ کورد نەبووە هەتا ئێستا قەومی عەرەبی زۆر دژی کووردە یەکجار زۆر ئەو عەرەبانەی کە بەلای دینیدان باشترن ئەهوەنترن بەڵام ئەوانەش دوو بەشن ئەوانەی بەلای مەزهەبیدان ئەوی ئەمە ناویان لێ دەنین تۆزە جێلن و جاهلین ئەوانە ئەهوەنترن ئەوانەی بەلای دینەکی عروبیدان زۆر ترس ناکن ئەوانیش ئاگەتان لێبی ئەو هەیە ئەو تەقسیماتانی ئەوێ لێ دوایە چوینە لای بەحر العلوم ئەوە مەحەدەچیان هەبوو دیار بوو زۆر کوردیان وەرگرت بوو ئەوە مەوزوعی سەقافی بوو لە دوایوی چوینە لای حەیدەر عەبادی ئەمە هیچ بە خۆمان داوامان نەکردبوو هەمووی لەسەر داوای خۆیان بووە یەک داوای ئەمە ئەو جیانەمان نەکرد یەکەم جارش ئەوانە دەبینین بەڕاستی حەیدەر عەبادی مناقەشەی زۆر وردی لەگەرەمە کرد بەڵام لە هەموو جێیەکان لەو جیانە ئەمە دەبی ئاگامان لێبی نابی ناوی سەرکردەکانی خۆمان کە لێرە زۆر بە خراپە دەیانین لەوێ نابی بینین یعنی دەبی ئاگامان لێبی یەک کەسیش بە خراپە ناوی سەرکردەش کوردی نەینە هەموو بەڕێزەوە هینایەن ئەمە گوتمان لەگە سەرکردە کوردەکانی ئێستا لایمە زۆر بەڕێزن کەس ناتوانێت لایمە قسەیان خراپیان لەسکە بەڵام لە ڕووی استراتیجیەوە لەگە هیچیان متتەفق نینە گوتمان ئەمە ئەوە چکۆن گوتیان وهامان بیسییان گۆ زۆر مەعارەزن لە هەولێر گوتمان مەعارەزەینە بەڵام مەعارەزە بەو شێوەیدا یعنی ئەمە ئامادە نین زەر بە هەرێمی کوردستان بگات دیار بۆوانیش ئەویان لا خەتی سوور بوو بە هیچ ناوعک تەماحیان لەوەی دانی هەرێمی کوردستان تێکچی بەڵام بۆ مناقەشەی واقعی گوتیارێ ئێوە وامان زانیە حەولتاندا لەگە حیزبە مەعارەزەکان بەرەیەکی پێکبینن پێدەچی پێتان نەکراوی گوتمان ناوڵا نەکرا ئێگوتی وهامان بیسییان گۆجارێک راپۆرتان بڵاو کردۆ دەرێن حیزبی دەسەڵات لە کوردستان لە 13 تا 15 دەنگی گوتمان بەڵگە ئەوە هیتمان هەر ئەوەندەی هەیە ئێگوتی ئەخۆ ئەو جارش ئەگەر کە بەدیل نییە بەو شێوازەیبی بەو 13 حکمی 100 ئەوی گوتمان ناو لە 100 نیە 500 دەکە بە مطلقی بەو کەمایەتی گوتیەوە هۆی چییە وڵایی لەوەی مەوزوع کاتە گۆڕێ ئەجە لێرە ئەگە ئاشکرای بکەم گوتمان وڵای هۆیەکەی ئەوەیە چۆن ئێستا تەوتین طبعا هەمووی دکتۆر ڕعدیان دەناسی بەهۆی تەوتین دیار بوو معلوماتیان هەبوو ئەو سکاڵایەیان پێ زۆر گرنگ بوو هەموو بە ئیعجابەوە تەماشای ئەو مەجموعەیان دەکرد کە بە تەوتین هەستان چکە ئاگاتان لێبی ئێستا دەسەڵاتیش دوێنێ نەزان جێتان لێبوویان لە ڕوودا هەموو ئەوانەی لایەنگری دەسەڵاتیش بوون بە عەجەلە داوایان دەکردیان بۆ بە زووترین کات تەوتین بکرێت لەبەرەوەی تەوتین پڕی کوردستان پارە دەکا لە ڕای خوای نەکەن هیچ بە خێرای معناوەیە ئەو تەوتینەی جەماعەتی ستاندەر و دکتۆر ڕعدوان پێی هەستان زۆر ئینجازەکی اقتصادی وەتەنیە وەتەنی کوردستانی نەک وەتەنی عێراقی لێ گوتمان حیزبەکانی کوردستان ئەگا حیزبە معارەزەکان پیان ناخۆش نەبی گوتمان تووشی کێشەی بینە عین وەکو مۆزەف چۆن موچەکی هەیە و فەقیرەی بوویتە دیل و عابد حیزبە معارەزەکانیش لە لای حیزبی دەسەڵات موچەکیان دەدرێتێ میزانیەکیان دەدرێتێ بایعیەکیان دەدرێتێ لە شێوەی چڵکاوە بەڵام هەمووی پێسەر شۆڕ کردینە ئەگەر شتەچی بکەن گوتمان ئەوانە ئینقاسکەین ڕەنگە جاروێ عابد کە ڕزگاری دەکەی ڕەتفعلی دەبی پێشی ناخۆشە ئەمن نازانم ئەو حیزبە معارەزانە ئەو ئیشەمان کردێ بەیان خۆشیان نەویستمان لە عبودیەت ڕزگاریان کرد بەچی گوتمان وەرە ئوستاز عەبادی ئیشەچی بکەن وەرن وەچی تەوتینی بودجەی کوردستان گەلە زۆرە 22 تریلیۆنە زۆر کەمی دەیە مانجێ 1 ملیۆن دۆلاری دەوێت لە میزانی کوردستانی بجێرنەوە بیتنە حیزبەکانی کوردستان گوت حیزبەکانی کوردستان چەند گوتم پارتی و یەکێکیش بگرتەوە بە ئەیت کەس 5 حیزب ڕەنگە بە هەمووی 8 حیزب بی کە مستحقی ئەوەی بێ ئەو میزانی بدرێتی لێکی گاس بانجێوێکی کرد و هاتن دانیشتنەوە لەگەرەمە گوتی یەکەم جارە داوای کاغەز و قەلەم دەکەن کاغەز و قەلەم دیار بۆ ئەو تێبینەی نووسی زۆر کەم دەرچوو یانی زۆر باش بوو گوتی ئەوە بۆندەی ئەو ئیشە دەرچ گوتم وەڵای ئەوەی بکەیت حیزبەکانی معارەزە پارتیش بە بودجەکەی لە بەغدابێ یەکێکیش لە بەغدابێ چکە ئەگەرەوە نەکەی بودجەی یەکێتی و یەکێ پارتی کراوەیە بە کەیف خۆی شتێک دەمینێتەوە لەبەری دەداتە حیزبەکان گەلە ناخۆش نازم حیزبەکان چۆن وەریەگرن بەو شێوازی فەقیران زۆر ساش شۆڕ دەبن پێ
لەوەی ئەوەی پێدەچوو ئەو ئیشە بکرێ ئەگەر ئەو قسەی وا دەکەم وەبی حیزبەکانی معارزە تەشجیع بن خۆیان ڕزگارکەن لە ژێر ئەو نانە سەرشۆڕیە بچنە بەغدایە ئەمە ئیشمان لەو ئاسانکردنە چۆن تەوتین سەرکەوتوو بوو ئەوەش تەوتینی بابرین بودجەی حیزبە کوردستانیەکانە گوتی ئەگە ئەوە بکرێ گوتوەوە ئەوە هەر بەس وەرم ئەگە حیزبە کوردستانەکان بە خۆیان نین ئەمە ئەو شتەی ناکەین بەڵام بانجی قانون ناسە چی کرد گوتم ئەمە ڕاستی نازانین چەند لە دەستورجێ دێتەوە دیار و زۆر شارەزا گوتی وەڵاوە لە قانونی ئەحزابی عێراقیەوەی تێدایە گوتی زۆر ئاسان ئەویشە کاتە ئێستا لەسەر حیزبە کوردستانیەکانمایە بچن چۆن دەستگای ستاندەر تەوتینی موچەی موەزەفینی کرد دەتوان ئەوە تەوتینی بودجەی حیزبە کوردستانیەکان لە بخۆیان بکەن یەکجاری ڕزگاریان دەبی ئەو کاتی گوتم جوودەکانی مە سەرکەوتوو دەبی لە بۆ کوبری دۆزینەوەی بەدیلێک ئەو گفتوگویانەمان کرد لە گەرەوان وڵا لەگەر هەندە لای تریش کردمان هەمووشی ڕسمی جیرا و بڵاو دەکرێتەوە لە گەڕانەوەی لە ڕێ بووین گەیشتونە تووسقورمات و تەلەفۆنمان لە بۆ کرا گوتی وەڵا ئەوە سەید المالکی ئەو شۆ چاوەڕێتان دەکات ئەمە ئاگەمان لێ نەبوو وەڵا ئەو مەوعیدە هەبووە چونکە ئەمە دووبارەی دەکەمەوە ئەمە یەک جێمان داوا نەکردوەموو هەموو لەوێ لە ئەنجامی گفتوگۆی مرکزەکە ئەوانە هاتە پێش مرکزی ڕەواقیش دەستیان خۆش بی بەڕاستی یارمەتی زۆرن گوتمان جەماعەت هەندێک ڕەیان هەبوو گوتیان بگەڕێنەوە بەس گوتمان هەیبەتی دیبلۆماسیەت وایە ئەمە لێوێ ڕاکە ئەوێمان بەجێ هێشتی و گەیشتنە تووسقورمات و بان نەگەڕێنەوە زۆر دیاربجارش کەس تەلەفۆنیان کردەوە ئیلحایحیان کردەوە بەس وعدەکەمان پێدان ئەمە چکە هەر لەوێ دانیشتبووین مرکزش کە هاتە لامان دکتۆرەی زۆر گەورە بوو گوتی زۆرم حەز لێیە ئەمە یەکەم جارە خەڵکی بەغدا ئەمە هەر مسەقەفی پەرلەمانتار و حیزبیمان دیتە هەر وەفدی ئەحزابی دەسەڵاتمان دیتە تقریبا یعنی خەریک بوو برێن وەفدەکی سەربەرز زانی لەبەرچی سەربەرز وەفدی سەرشۆڕ معنای چی لەگە سەرشۆڕی ئەوم نییە ئەوەی تۆگە لە بۆ پارەی چووی لە بۆ مەتاڵیبی کۆمپانیایەک سیماح لە بۆ کۆمپانیایەکی بەڕاستیت سەربەرزنی ئەگەر ناوەکەیت کەژنەرین بەڵام سەربەرزنی بەس ئەگەر وەها بچیت ئەو پەری سەربەرزی یەک تووڕە دەبی یەک مناقشەی دەکەی ئەتوو پشتیوان ئەوەی تەمسیلی میلەتە چی دەکەی ڕاستیەکەی لەو ناحێ گوتمان ناوەڵا بەڵام پاش جێژنی ئەمە وعدەکمان بە مرکزەکی دیراساتدایە دیسان پانێڵەکی گەورە دەکا هەینێکە ئەگە بەڕێزمالیشی دیسان ئەوە بۆ هەینێ دەیبینین ئەوەشیان پێپشانداین ئەمە جا چینە وڵاتان زۆر وڵاتان گەڕە مەسەن ئێران ماری خومینیان پێپشانداین ماری ئەحمەدی نەژاد مەسەن دەچیا حتا تورکیا و سووریا مەسەن سووریا دەوڵەتە چی گەلک ئەوە بەڵام قەسرەکەی بەو شێوەی نییە گەورە و مەمنوعبی و 20 کیلۆمەتر ببینێ پاسەوان هەبی لێ نەگەڕێ ئەتوو ببینی لەو جۆرە وڵاتانە هەست بە بچووچ خۆت دەکەیەوە کاتێک یان قافلەک بە پێشدادێ 56 سیارەیە زۆر هەست بە بچووچ خۆت دەکەیەوە لێ بەڕاستی جێی مەلیکیان پێشانداین سێ غورفە بوو مەلیکی ئەوجار ینی زۆر بچووک و ئەوە بوو ینی زۆر شتی واماندی ڕاستی شتەشکەش هەیە عێراق ئەو قسە ڕەنگە هەممان حەسوودیمان پێوێ لە ناودمان زۆرمان پێخۆش نەبی ئەمە حەزمان لێبی کوردستان لە سەرویبی هەردەم هەموو حەزمان لەوێ بەڵام بەڕاستی وا ئیش دەکەن تێکرا ئیشکردنە لەوێ حتا ناخۆشترین شتێکمان دیت وڵای ئەوە نەویست باسی بکەم یەکەم جارە دەبین عملەی هەولێرەوە لە بەغدای ئیش دەکە زۆر بەداخەوە نەک کۆنترات شەریکاتەوە هیچ ڕێ بەس عامەلا لە هەولێرێ بستە بەغدای ئیشکە لە ئەو دکتۆر ڕەعەت دەزانی لە سەجادەی تووشمان چاگوتی خەرچی هەولێر نەبێتم گوتمان چ دەکەن گوتی وڵا عملەینە زۆر تەئسیری لێکردین کە ئەو کوردستانەی حەزرەتی نوح ناوی لێنا ئەرض الموبارەکە و خوای گەورە گوتی دوعای کە لە ئەرزەکی مبارەک دادبەزێنم خوا قل ئینزلنی منزلەن خوای گەورە پێی درێت و ئەو دوعای کە حەق نەبی ئەم لە جێیەک دادبەزێنم ئەو ئاەتە زۆر میمە چکە قولی تێدایە خوا بە حەزرەتی نوح دەرێ دوعایەک بکە ئەمن قبول دەکەم و شوێنە کەس پێ دێ لە کوردستان دەنیشتەوە لەو کاتیەوە تعریفی کوردستان هەتا ئێستا ئللا بەناوی سەلەت الغذائیە بەمەعنا بەس ئیدارەی جوان هەر تۆزەک ڕێک بێخی ئەوەی بکە ئەمە بای 4-5 میلەتان ئیشمان هەیە ئەوەی نییە ئەمە عملەی مەبستا ئەوە لە ژێر سای ئەو دەسەڵاتەی ئەو ڕۆی لە دوێنێ زۆر خراترە سبەی لە ئەو ڕۆی زۆر خراترە و دەستان خۆش بی. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه.